نرخی کەڵەشێرەکانی کە بە ڕەچەڵک ئەڵمانی لە سەروی 4,000 دۆلارەوەیە. بەهۆی جوانی و گرانیەکەیەوە ئامادەش نییە هیچ کات سەریان ببڕێت و بە هەموو توانایەوە هەوڵ بۆ پاراستنیان دەدا. وەکو کەم کەڵەشێرە سەعری چاچیان داوە بزە بە دەقیق سەری 4,000 دۆلاریان داوە نەمدایە وەکو ئەم کەڵەشێرە ئەمەشیان زۆر زیاترە سەعرەکەی بەڵام بۆ فرۆشتن نینە هیچەن تەنیا بۆ نمایشە. من لە وەکو بەخێوکار من لە ساڵی 2017 و 18 من پەلەوەر بەخێو دەکەم. وەکو ئۆم شامۆ من ساڵێکە دەستم بە بەخێوکردنی ئۆ شامۆ کردووە. هاوردەیان دەکەم ئەوم لە دانی ماڕکێناوە ئەوشم لە ئەڵمانیا هێناوە. وەکو بەخێوکردنەکانیشی شوێنم هەیە ئەلحەمدولیلا تێیدا بەخێویان دەکەین. خواردنیان جیاوازە لە گەرەوانی تر شوێنی و ڕێیان بەڵام ئەلحەمدولیلا لەگەڵ کەش و هەوای ئێرە دەگونجێت زۆر باشە. هەرچەندە پەلەوەرە ئەوروپیەکان بۆ کەشی هەرێمی کوردستان گونجاون بەڵام پارێزگاری لە تەندروستیان ئاسان نییە و پێویستیان بە شوێن و خواردنی تایبەت و گونجاو هەیە. ئەو چارە کاتینە منتقەی ئەڵایی لێرە بەشداری فستیڤالمان کردیە بەرێ ئەو میشکانەوە نامی من میشک و کەرە شێرانە یەک لە بۆ نەخۆشی دەبی ینی زوو متابعەیان بکەین لە بۆ نەخۆشیەکانیان زیاتر زوو ڤیتامینەکانیان لۆ بیان دەینێ خواردنەکان ئەساسا دووش نابی تێریتکە ینی وەکو کۆختی و کێشکەوانە بێن لە بۆی ئەوانە هەموو سەرەکی نەخۆشیەکان تێری مریشک و کەلە شێرەوانە ئەوانە ڤایرۆسانە دەگۆزنەوە ئاروگۆریان پێ دەکەن داهێنن لۆیان نابی ئەوانە بێنە سەر خواردنەکان و دان و ئاوەکاریان. نمایشکردنی پەلەوەرەکان هاوکات بوو لەگەڵ ڕێخستنی فیستیڤاڵێکی تایبەت لە قەزای بازیان بۆ پەلەوەری جوان و بیانی کە تیایدا نزیکەی 150 جۆر نمایش کران و ئارەزومەندانی پەلەوەر سەردانی پێشانگاکەیان. ئێمە وەکو ڕێکخراوی گرنگدان بە پەلەوەری جوانی ئامان زمانەوەیە کە ساڵانە لە هەرێمی کوردستان فیستیڤاڵ ڕێکەین بۆ با خێوکارانی پەلەوەر دۆستان. ڕێکخراوەکەمان ساڵانە هەردەستێ بە فیستیڤاڵی جیاواز ئەم ساڵ فیستیڤاڵی گەورەمان کرد لە هەولێر ئەم ساڵیش فیستیڤاڵێکمان ڕێکخستووە بۆ هەزاس ئەویش توخمێکی زۆر باوە ئێستا لە کوردستان توخمێکی سەرەکیە ئێستاکە لە کوردستان. ئەمڕۆ نزیکەی 140 پەلەوەر بەشداری کردووە نزیکەی 15 توخماتوە پەلەوەری زۆر جوان هاتووە سپاس بەخوای گەورە. پەلەوەرەکانیش نرخەکانیان هەر بە توخمە و حسابە چکەی بۆ پارەکەی هەیە تێدا 4,000 دۆلارە هەیە 3,000 دۆلارە هەیە 1,000 دۆلارە هەیە 2,000 دۆلارە هەیە 100 دۆلاریشی تێدایە. نمایشکردنی ئەم پەلەوەرانە هاوکاتە لەگەڵ وەرزی سستان کە خواست بۆ خواردنی پەلەوەر و بەتایبەت پەلەوەرە خۆماڵیەکان زیاتر دەبێت بەڵام ئەوەی ئەم پەلەوەرانە لە پەلەوەرەکانی دیکە جادەکاتەوە جوانیەکەیانە کە فرۆشیار و کڕیار ئامانجیان هێشتنەوەیانە نەخواردنیان. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحی ئەڵڵاهی سەر بە قەزای بازیە.